بە بۆنەی کۆتای خۆلی هاوین و دەستپێکی ساڵی نوێ خوێندنەوەم چالاکیی ساز کردووە. کۆی مناڵانی سوودمەندی مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵان سەم مناڵی بەشدار بوومان هەیە لەم چالاکیە کە خۆی لە 4 بڕگاگرێتەوە. هەرێک لەو بڕگانە کۆمەڵێک پەیامی پێیە بۆ خوێندکاران بۆ مناڵان کاتچە ناو قوتابخانە. پێمان خۆش بوو لەلایەکەوە توانای مناڵەکان پیشان بین، لەلایەکی کەشەوە پێشوازی ساڵی نوێ خوێندن لە مناڵانی کوردستان با بڵێن بە شێوازێکی جیاوازتر. بە بۆنەی خوێندنی ساڵی نوێوە هەڵستاین بەم چالاکیانە بە زۆر سوپاسی مناڵ پارێز دەکەین لە ڕێگای ئەوانەوە بۆ ئێمە ڕێکخراوە و هەروەها هیواداری هەموو ساڵە ئەم جۆرە چالاکیانە بکرێ بۆ هەموو منداڵان و هیوادارم هەموو منداڵان تێدا بەشدار بن و زۆر دڵخۆشی. ام وان برچافکا بو مش اربیلش دهو کتن ام الفيري ليك الدين دكتور دقياسة ضد ام تشيتكين الديف ورقة دكتوري ام الدين تشيتكين تصليحات تونا مثلا ايكا هاي دستك شكستيا ايكا هاي جام شكستيا ايكا هاي مثلا نه قياسة شوفية ام قياسة بو تشيتكين تلوينه ام الفيري تلوين تكين فلتر عادي فلتر فوتو او بو مش اربيلش دهو كتن جوازه هاي ام تشوفل فيري فحص كانوا ام هر فيري منظري جدي بو تشيكن برشافكه طبي وجبلي برشافكه طبي يت قياس يت شمسي جهنه يت ماركنه عدد ستانا بولورايزن بوطوفي شافتنا ايش كنت زمان قاله وش الطبي جي مدنا هنا ما تركي هنا تكس عندنا مناسبا يت ماركه جهنه ماركه ايطالينا والمانينا ئێمە بە ماوەی 5 تا 6 مانگە بێ کە تەمرینەکەین بۆ ئەم کارە بە ماوەی 6 شەو لە هۆڵی ئەرشادی بانە چۆتە سەر سەحنا. کارێکی ڕەئاڵە لە فەزایەکی سوورەئاڵ ئیجرایەکرێ. بەحسی ئەوەیە کە تەجاوز دەکەن بە ناموسی کەسەکان. بەحسی ئەوەیە کە زۆریەک لە ژنەکان بە چاوێکی ناشرینەوە تماشایان ئەکردرێ. لە پێش هەموو شتەکان ناوی ئەم کارە هەروەکو دیارە ینی زۆر زیاتر لەو ڕەشە ئێمە لە زێنمانەیە. دوایەوە فەزای کارەکە فەزایکی ئەکسپرسیۆنیسمە هەروەکو دیاریش بوو فەزایکی عادی نییە یعنی ناخوداگاهی ئێمە دێ قساکانەوە سەکوتاترەیە ناخوداگای ئێمە نیشانە درێوانێکە بین ڕاحەت دیالۆگ لێبین. بەحسی کارە ساتێکە کە لە حاڵی حازرە لە نەجامای ئێمە یابیندرێت تەجاوز بە ناموس تەجاوز بە ژنێک کە شاید لە ناو خانەوادەکانە بێ. باش منەڕێنە تۆ چێ منیش دەزانم دەنگبەردەکەم خۆت دەچێ زانی بۆ دەرکارێک کارم ماوە.